کۆمەڵە خەڵکێکە بوون لە شاری مەدینە لە سەردەمی ئیمامی عەلی کوڕی حوسەین. ئەم ئیمامی عەلی زەین العابدینی پێڵەن ڕەحمەتی خوای لێ بێ، کوڕی ئیمامی حوسەین بۆ ڕەزای خوای لێ بێ، کە کوڕی ئیمامی عەلیە. لە شاری مەدینە کۆمەڵە ماڵێکی فەقیر و هەژار هەبوون، خواردنیان بۆ دابین دەکرا، بەڵام نەیان دەزانی کێ خواردنەکەیان بۆ دابین دەکا. ئاردی بۆ دەهێنان، خواردنی بۆ دەهێنان، بەڵام نەیان دەزانی خاوەنی ئەم خواردنە کێیە. دیارە دەموچاوی شاردۆتەوە، بە نهێنی شەوێکی درەنگ هێناوێتی لە بەردە ماڵەکەدا یا ناو دەڕۆشت. بەڵام کاتێککە ئیمامی عەلی کوڕی حوسەین ڕەحمەتی خوا لێ بێ کە وەفاتی کرد، کاتێککە شۆردیان تەماشایان کرد، هەموو شان و ملی شوێنەواری شتەڵگرتنی پێوە دیارە. ئەوەنەی شتەڵگرتووە لە شەواندا، ئەمانەی هەموو شوێنەکەی ئاسەوارەکەی شوێنەوارەکەی ماوە. وتیان ئەمە چییە؟ وتیان وەڵا ئەمە لە شەوی تاریکدا ئارد و خواردەمەنی دەبێت بۆ ماڵە فەقیرەکان. ماڵە فەقیرەکان تەماشایان کرد چەند ڕۆژێک، هەموو کاتێک یارمەتیان نەدرا، چەند ڕۆژ یارمەتیان نەدرا، یارمەتی نەما کۆتایی پێهات. ئەو کاتە زانیان ئەو کەسە یارمەتی داون ئیمامی عەلی کوڕی حوسەینە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، چونکە دوای ئەوە قەتع بوو، تاو نەما، شوێنەوارەکەش دیارە هەمووی ئەوە بۆ خوایە. ئەوانە شایستەی ئەوەن کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورە دابن. بۆیە شتەکانت با نەهێنی بێ، بۆ ڕزامەندی خوا بێ، کەم بێ و بۆ خوا بێ، لەو باشترە زۆر بێ و هەموو خەڵکی پێت بزانێ. بۆیە ئینشاڵڵا بە ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ، وەک لە جومعەی پێشەوە باسمان کرد، ئەوەی کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە چاوت لێیان بێ، یارمەتیان دە بەپێی توانای خۆت. لە تەخورمایەکە 1000 دینارە، 10,000 50,000 چەندێ تواناتێ دەست پێیانەوە بێ، ئاگات لێیان بێ ئەوانەی کە ڕازگۆن.